Hey, what's up guys? Welcome to Learn&Explore. من راستیم خوشحالم که گراملاتن لویدیویکی ندا. پیش ویدیو که دست بکنید اگر تان لإنستغرام و فیسبوک لگل من لینکی جکام لدیسکریپشنی ویدیو که دانا و هر وها اینستاگرام کش لشاشة که عبینن. ام زنجیره ناوی بزنس انگلیش ها که زنجیره که تایبت بو کسانی که ایش کنو یان ایانوید ایش بکن. لهر ویدیویی که ام زنجیره دا باسی بابتی که تایبت کن با ایشوا و اکرت هر ویدیویک شوازگی جواز بید بون مونل لویدیویکا تنها دو شی گرنگ باز بکن یان چند دستواژەیەک باز بکەین بۆ هەر ویدیۆیەک جیاوازە بێت. پێش ئەوەی دەست بکەیت بە ئیش تۆ پێویستت بە CV هەیە کە زانیاری دەربارەی تۆ هەیە و زانیاری دەربارەی ئەو شوێنانە هەیە کە ئیشت تیا کردووە و هەروەها باسی تواناکانی خۆتی تێیەکەی. CV یان ڕێزەمەی دوو شەی زۆر گرنگن کە پێویستە بیانزانیت. CV کەمێک ورترە و باسی زانیاریەکانت بە ورتر ئەکات و زانیاری زیاتر دەربارەی تۆ ئەیات. بۆن منە کاتێک کە باسی کۆمپانیایەکەکەی کە تۆ ئیشت تیا کردووە زانیاری دەربارەی ئەوە هەیت کە لەو کۆمپانیادا چی کردو و هەموو ئەو شتانە باسەکەی کە کردوتە تەیە. بەڵام ڕێزەمەی تەنها بە کورتی باسی ئیشەکانەکەی. واتە جیاوازی ئەم دوو شەیە ڕێزەمەی لەگەڵ CV ئەوەیە کە CV دوور و درێژترە و ڕێزەمەی کورتترە. کاتێک کە CVەکەت ئامادە ئەکەی you apply for the job. Apply واتە تەقدیمی ئەکەیت. So when you get your CV you apply for the job. Apply واتە تەقدیمی ئەکات. You apply for the job بۆ ئیشەکە تەقدیمی ئەکەیت. کەواتە پێویستە بە CVەکە هەیە و دوایەوە you apply. Okay, so when you apply you are applying for several different things. کاتێک کە تەقدیمی ئەکەیت بۆ چەند شتێکی جیاواز تەقدیمی ئەکەی. Either you're applying for a full-time job, a part-time, an internship, or a volunteering opportunity. کاتێک کە تۆ CVەکە تەقدیمەکەی بۆ یەکێک لەم چوار شتە تەقدیمیەکەی. یانەوەیە بۆ ئیشێکی full-timeە واتە ئیشێکە کە بۆ نمونە بۆ ئیشێکە کە هەموو ڕۆژێک لە 9 بەیانیە بۆ 5 ئێوارەیە. ئەمە ئیشی full-timeە و ئیشی full-time ئەوەیە کە بەلایەنی کەمەوە 5 ڕۆژ لە هەفتەیەکا بێت و هەموو ڕۆژێک داوام بکەی لە 9 بەیانیەوە بۆ نمونە بۆ 5 ئێوارەیان هەر شێوازێکی تر کە کۆمپانیاکە دایێنێت. بەڵام ئیشی پارت تایم ئەوەیە کە بۆ نمونە لە هەفتەیەکە 2 ڕۆژ یان 3 ڕۆژ ئیشەکەیت و هەر ڕۆژێک 4-5 ساعت ئیشەکەیت. ئەمە ئیشی پارت تایم. internship واتە دەورە و زۆربەی زانکۆکان پێش ئەوەی کە تۆ زانکۆ تەواو بکەیت پێش ئەوەی کە تەخەڕوج بکەیت ئەبێ internshipێک بکەیت یان دەورەیەک بکەیت کە ئەتوانی ئەم دەورەیە لە کۆمپانیاکان بکەیت یان لە شوێنە حکومیەکان. ئەمەش بۆ internship. اینجا دوایەمە volunteerمان هەیە کە واتە خۆبەخش. volunteer لە کۆمپانیایەک ئیشەکات و زۆربەی کات هیچ پارەیەک وەرناگرێت بەڵکو وەکو خۆبەخش بۆ ئەو کۆمپانیایە ئیشەکات و تەنها وەکو ئەزموونێک وەریەگرێت. ئەمە ئەو شتانە بوون کە پێویستە دەربارەی ئیش بیانزانیت و لە ڤیدیۆکانی داهاتوودا باسی ئەم بابەتە زیاترەکەین و بەورتر باسییانەکەین. بەم شێوەیەش ڤیدیۆڕمان کۆتایی هات. ئەگەرتانێت لەسەر هەر بابەتێک ڤیدیۆ دروست بکەم لە کۆمنت ئاگادارم بکەن و منیش هەوڵەیەم ڤیدیۆیان دەربارە بکەم. ئەگەر ڤیدیۆکەتان بەدڵ بوو لایک بکەن و بۆ هاوڕێکانتان بنێن و ئەگەر بەدڵتانە بوو یەک دیسلایک بکەن و تا وەک ڤیدیۆ داهاتوو خواتان لەگەڵ.